ومێد ئەحمەد لە دوێنێ لە نەفەرێک لە ئاسایشی سێتاقانەواتیە بە قسە بەزارەی پێگوتیە سبەینە سەردانمان کە لە ئاسایش سێتاقان ساعت دەی بەیانی لێوێ بە ومێدش بێمەی گوتی بڕۆم ئاسایش بانجی کردیمە گوتمان با بچین پێکەوە چوینە من و ئومێد و بابم پێکەوە چوینە هەرسێکمان چکار دەچوینە دوکانش بە حیساب لێرە گوتیان ئیشی دەقەمان پێێتە چوینەوێ ماوە قسەیان لەگەڵ ئومێدی کرد و لەوارەی فەیسبووکی کە لە فەیسبوک شتی دەنووسی ئەوانەی کە لە فەیسبوک دەنووسی ئومێد وەک شاعیرێک لە فەیسبوک ناسرایە زیاتر ئەوانەی دەنووسی ئازادی ڕادەربڕین دەگریتەوە زیاتر قسەکردنە لەسەر نەبوونی کارەبا و نەبوونی موچە و ئەو نادات پەروەری کە هەیە هیچ کەنیە لەسەرەوەی و ئەوانیش پێیان گوت کەمەک لە لایمە دەمینەوە دەدەقەک دەمینەوەندە پرسیار لێ دەکەین و بەڕێت دەکەین لە سعات دێوە لە ئاسایشی سێتاقان دەست بەسەر هەتا ئێستاش دەستگیرکردنی وەگلۆمەیان ڕوونکردیتەوە هەر ئەوەی مەسەلەی فەیسبووکیە گوایە ئومێد هەندێک شتی دەنووسی کە ناکرێ بینوسی دەتوانین نەینووسی باشتر نەینووسی بە قسەیوان 2 ساعت 3 ساعت لەبەر دەرگای ئاسایش بووین پێیان گوتن لێرە بن و لێرە نەبن هەروەک یەکە ئومێد لە لای مەدەبی هەتا دەیبینە ئاسایشی هەولێر لەوێ هەندێک پرسیاری لێ دەکەین و دوای دەینێرینەوە تا ئێستاش ناتیتەوە